سیاقە دەکەم پێویستە زۆر 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 دڵنیابین لەوەی کە مەسەلەن لا دەدەین لە شوێنێکیان لە ڕێگایەک دەڕۆن پێویستە مەسەلەن تەماشای لای ڕاست و لای چەپی خۆمان بکەین ناوی بەس سەیری بەس تەماشای پێش خۆمان بکەین چونکە زۆربەی ڕووداوەکان ئەگەر بێت و سیر بکەین هەمووی دەگەڕێتەوە بۆ زۆر سورحەتی یان مەسەلەن زۆر ئەوەی کاتوو مەسەلەن بەخێرایەک زۆر زۆر دەڕێ دەبێتە هۆی کاریگەرێکی زۆر 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 خراپ. فێرانی بەڕێز هیوادارم ئاگاداری خۆتان بن لە ڕۆیشتن لە ڕێگادا لەبەرۆی کاتی مەشغوڵ بوون هەر کاتێک لە کاتی شوفێری کردندا بە یەک لەحزەدا تووشی ڕووداوی هاتوچۆ دەبیەوە ڕووداوی دوورتەزێن هەم زەرەری بۆ گیانی خۆت و بۆ دەور و پشتت دەبیتن هیوادارم ئاگاداری خۆتان بن بە مۆبایل و لە ڕێگادا خەریک نەبن. ڕێگاوبانی ئەمە تا ڕادێک بە پێویست نییە بۆ نمونە ئێستا لە هەولێر کە دەچی بۆ خۆیە بەڕاستی ڕێگایەکی زۆر ناخۆشە ئەوە یەک دوو تەمەن لە تەمەنی هەرزەکاری تا ڕادەیەکی زۆر فەرقیە لەگەڵ تەمانێک کە تەواوکان بوو پێگەیشتووە ئەو گەنجانی ئێمە کە ئێستا تازە فێرە سایاقی دەبنیان ئەو سیارە ئاخر مۆدیلانیان لەلایە بەڕاستی سورعەتێکی هەیە و تازەش فێر بووە دایم بە سەریعی دەڕوە ئەوەش یەک لە هۆکارەکانە.